لە دوای پرۆسەی ئازادی عێراق دیارە کورد گەڕاوە سەر خاکی خۆی ئەو 35 ساڵە کە تعریب کرابوو بەڵام بەداخەوە دوای ریفراندۆم و درها و شتەکانی ریفراندۆم کە 16 ئۆکتۆبەری لێکەوتەوە ماوەی ئەم 5 ساڵە وەکو کاتی ڕژێمی بەعس تعریب بەردەوامە بە شێوەیە تعریبە چەندەیەک کە کاتی خۆی لە 2023 ڕۆیشتن ئەو دیانە گەڕانەتەوە ئێستاکە زەختێ زۆر لە کورد دەکرێ ڕۆژانە کێشەی زەویزار هەیە کێشەی عارەبەکان هەیە لە ناوڕاستەوە و لە باشوورەوە و دێن زەویمان لێداگیرەکەن بۆیە بەڵێ لە ئەم 5 ساڵەی ڕابردوودا قۆناغێکی تری تعریب دەستی پێ کردووە کەمتر نییە لە ئەو قۆناغا کە بەعس و سەدام حوسێن کردێتی.